باورك وقت ما شد من لازم قريتشين بس اخوكم دو عربان اللي مردي والله ايش بارش من ده باخواي كريتي ما او ربع بيا باخواي كريتي ما دا كم براني بيمندار يشكم له علكن دا بايتخ دكم شكم له علكا باخواي فقير اگه فقير نملودي موت زاده چند سال لیره دکه 5 سال 6 سال لیره با لو زاده شي دكم اگه فقير نملودي موت زاده دا دكم ان شاء الله كناري بايتخ مشكله كم له علكا اگه ممنون تاندم دست خوشی لکنارەکە تان دەکەم زۆر سپاس باشە بەس پێم بڵێ بزانم ئەگو پێشتر هیچ تەبلیغێکتان لۆ هاتی ئاگادار نەکرێنەوە کە شتەکانتان نێنە ناو جادەی وڵای ئاگادار نەکرێتەوە هیچ تەبلیغێکمان لۆ نهاتی ئەمە ئەوە لێرە ڕادەگرین لۆندەی ناینێ ناو جادەی شەقای جادە تێکرادەی شێمای جادەی هەموو خەیان دەکەیتەوە جادە و شیش بیست ناکەین ئەدی لولات دەن مادەم وڵای نازانم لە سای هەندەکان ئەوە ڤیدیۆیەکەشە سەعات دوونی شەوەیە لەمە لە خەوێ نووسینە لەمایان بردی عارەبانە شت چێ تەلەفۆنی لۆ